طابت أوقاتكم مشاهدينا ومتابعينا. چەند هەفتەیەکە بەهۆی گرژیەکانەوە هێزەکانی سەر بە حکوومەتی سووریا هێرش دەکەنە سەر گەڕەکە کوردیەکان لە حەڵەب. 3 ڕۆژیشە ڕوبەڕووبوونەوە دەستی پێکردووە و نازانرێت چارەنووسی کورد لەو شارە چی بەسەر دێت. مێژووی کورد لە هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیەی حەڵەب دەگەڕێتەوە بۆ هەشتاکان و نەوەدەکانی سەدەی ڕابردوو. هەروەها لە ساڵی 2018دا بەشێکی دیکەی کوردی عەفرین و ناوچەکانی دیکە کە تورکیا داگیری کردن ڕوویان لەو شارە کردووە و ئێستا ژمارەیان دەگاتە نزیکەی 250,000 کەس. شەڕەکە دوای ئەوە دێت کە حکوومەتی دیمەشق بە شێوەیەکی تاگلایانە کۆتایی بەو ئاشتیە هێنا کە لەدەی ئاداری 2025 لە نێوان ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا و مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی هەسەدە واژوو کرابوو. بە پێی نوێترین ئاماری فەرمی کە بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی و کار لە حەڵەب بڵاوی کردوێتەوە، ئاماری ئەو هاوڵاتیانی بەهۆی بۆردومانەوە ناچار بە جێهێشتنی ماڵەکانیان بوون گەیشتووەتە زیاتر لە 138,000 کەس کە زیاتر لە 270,000 خێزانن. ئەم ئاوارەبوونە بە کۆمەڵا کە دەرەنجامی ڕاگەیاندنی ئەو دوو گەڕەکەیە وەک ناوچەی سەربازی داخرا و نەک تەنیا پێشێلکردنی ڕێکەوتنەکانی پێشوە بۆ پاراستنی مافی دانیشتوان، بەڵکو مەترسیەکی جددیە لە سەرگۆڕینی دێمۆگرافیای ناوچەکە و لێدان لە بوونی مێژووی کورد لە شارەکەدا لە کاتێکدا ڕێگری لە گەیشتنی خۆراک و دەرمان دۆخەکەی هێندەی دیکە سەخت کردووە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن دیمەشق مەرجی کشانەوەی تەواوەتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەی بەرەو ڕەقە داناوە لە بەرامبەر مانەوەی تەنها هێزەکانی ئاسایش. بەڵام ئەمە لەلایەن هەسەدەوە ڕەت کراوەتەوە و وەک هەوڵێک بۆ بێچەککردن و ملکەچکردنیان دادەنێت. هەروەک لایەنی کوردی پێی وایە ئەم هێرشە بەرفراوانە ئامانجی لە ناوبردننی ئەو ئەزمونە ئیداریە خۆجیەیەیە کە ساڵانێکە خزمەتی دانیشتوان دەکات و لە بری جێبەجێکردنی ڕێکەوتنی ئاداری 2025 کە دانی بە ئیدارێکی هاوبەشدا دەنا حکوومەت پەنای بۆ ڕێگەچارەی سەربازی بردووە. ئەمەش وای کردووە کورد زیاتر پێداگری لەسەر مافەکانی بکات بۆ شەراکەتی ڕاستەقینە و پاراستنی تایبەتمەندیەنەتەوەیەکانی لە چوارچێوەی سووریایەکی یەکگرتوودا بە پێی دەستور نەکگەڕانەوە بۆ ژێردەستەیی و دووبارەکردنەوەی ئەزمموی بەر لە 2011. ئەم پەرەسەندنە مەترسیدارە کە ئاوارەبوونی نزیکەی 140,000 هاوڵاتی مەدەنی لێکەوتوێتەوە بیرهێنانەوەی مێژوویەکی تاڵە لە پەراوێزخستنی گەلی کورد لە سووریا لە بێبەشکردن لە ڕەگەزنامەوە تا سیاسەتی تەعریب بە تایبەت کە کورد وەک دووەم گەورەترین نەتەوەی سووریا جەخت لەوە دەکاتەوە کە داوای ئیدارەی خۆسەر پرۆژەیەک نییە بۆ دابەشکردنی وڵات، بەڵکو تاکە ڕێگەیە بۆ زامنکردنی مافە دەستوریەکانیان. ڕێگەدانیش بە دەستوەردانی دەرەکی بۆ سڕینەوەی کورد لە سووریا نەک خزمەت بە ناوچەکە ناکات، بەڵکو زیاتر بەرەو ئاڵۆزی دەبات لە بری چارەسەرێکی سیاسیانە بۆ پرسەکان و برەودان بە بنەماکانی یەکتر قوبوڵکردن.